لەناو خەڵکییا وا باوە کە ئەم پیاوە بەڕێزە کەشتێکی دروست کردووە. ئەم کەشتیە لە هەموو زەوجینێک واتە لە هەموو نێرومەیەک ئەنواع و ئەشکاڵ حیوانات هێڵگرت. طبعا من دیارە هەر درۆ دەلەسەیە قسەی قۆڕ و بێمەعنایە نە لە قورئانە نە لە هیچ جێگە هەرچەند بەداخەوە لە حەدیثا هەیە، لە حەدیثا لە تەفسیری طەبەریە لە تەفسیری ابن کەثیرە هەموو ئەمە هەمووی ئەم حتا بەدەم ئیبن عەباسیشەوە کراوە ڕەحمەتی خوای لێبێ. وەڵا سێ طەبەق هینی دروست کردووە و ژیان نامە ئەسڵەکە لە لای ئێمە ون بووە، ناتوانین وەکو خۆی دەری بکەین، بەڵکو هەر کەسێ ئەبینی ئەڵێن نوح سەفینەیەکی دروست کرد، نوح 1950 ساڵ بانگەوازی کرد و لە ڕاستیشە کە هیچ مرۆڤێک لەسەرم عەرزا لە ڕووی جیۆلۆژی و لە ڕووی ئەو کەسانی کە عیلمە مرۆڤ لە ئێستایە تەمەنی زیاترە. لە کۆنا ئەسڵن مرۆڤ تەمەنی 30 ساڵ بووە، 35 ساڵ بووە، 25 ساڵ بووە. لە تەوراتە نووسراوە نوح 750 ساڵ ژیاوە، لە شوێنەکانی ترە نووسراوە نوح 1700 ساڵ 1400 ساڵ بۆ شێوانی کە هەمی باس کراوە. لە ڕاستیشە حەزرەتی نوح سەلامی خوای لێبێ ئەو تەمەنە زۆرەی نەکردووە، نە لە ڕووی عیلمەوە ئیسپاتەکرێ، حتا لە ڕووی عیلمیشەوەی کە ئەڵێن ئینسان تەمەنی زۆر درێژ بووە و باڵای زۆر بەرز بووە، ئەمەشی هەمووی درۆ دەلەسەیە. عیلم ئیسپاتی ئەمەی نەکردووە. ئەو کەسێک کە باسی عیلمەکەم باسی زانستەکەم نەک باسی ئەو کێچی لە ئینتەرنێتە سیرکی بڵێ وەڵاغۆ قەبری حەزرەتی ئادەمە، ئەوە قەبری نازانم حەزرەتی یونسە زەریعێکی گەورە قەبرێکی گەورە بەقەدر پاسێکی منشەئە بێ. ئەمە درۆ بەس لە قورئانە تەییدی ئەوە ناکەین. زۆرێک لە حەدیثەکان کە بەدەمی پێغەمبەری خوایشەوە کراوە عەلەیهی سڵاتو وسەلام یەکێک دەڵێ ئادەم ئەوەندە زیراع بوو، ئەوەندە باڵای ئەوە بوو، هیچ چێشی ئەسڵ و ئەساسی نییە.